ڕۆژی 20ەمە لە ڕێپەیوانی داد و عەداڵەت و کەمال کلیچدارۆغڵۆ هێشتا لەسەری بەردەوامە. ڕێبەری تەمەن 68 ساڵانی پارتی کۆماری تورکیا زۆر جار کەوتۆتە بەڕەخنە لەبەرەوەی ڕێبەری پارتێکی ئۆپۆزیسیۆنی کاریگەر نەبووە. ئێستا کلیچدارۆغڵۆ ئۆپۆزیسیۆن لە دەوری خۆی کۆ دەکاتەوە دەبەرامبەر سەرۆک ڕەجەب تایب ئەردۆغان و 1 ساڵ سەرکوتکردنی ئۆپۆزیسیۆندا. ئەم ڕێپێوانە کاریگەری بووە و ئەوە 20 ڕۆژە بەدەیان هەزار کەس ڕێپێوان دەکەن و هەمویان هەڵگری دروشمی دادپەروەرین. ئەمەش بۆ تەمایەی وشاربوونەوەیەکی زۆر کە خەریکە شتێکی ئەرێنی لێوە و ئەنجام بێت. عەداڵەت ئەو دروشمەیە خەڵکەکە لەسەر پلاکارد و تیشرت و شتی دیکە نیشانی دەدەن. ئەوان دەڵێن هەوڵ دەدەن پەیامەکەیان بگەێنە ناو چین و توێژی دابەشبووی سیاسی وڵات تا سرنج بخەنە سەر بارودۆخی هەزاران کەسی زیندانی کراو ئەوانەی ئیش و کاریشیان لەدەست داوە بەهۆی سیاسەتی سەرکوتکارانەی ئەردۆغان هی پاش کۆدەتا سەرنەکەوتوەکەی ساڵی ڕابردوو. ئەندام پەرلەمان دەستگیر کراون، ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەوان دەستگیر کراون، هەروەها کەسانی ڕۆناکبیر، سیستەمی پەروەردە لە باریەک ترازاوە، سیستەمی دادپەروەری لە ژێر گوشارەکی زۆردایە، خەڵک لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگادا داوای دادمەندی بۆ هەموو لایەک دەکەن. سەرۆک ئەردۆغان خۆپێشاندەران تاوانبار دەکات بە خیانەتکردن و هاوکاریکردن لەگەڵ گروپە تێرۆریستیەکان. ڕێپێوانەکەش بەڕێوە پشتیوانی زیاتر پەیدا دەکات. خەڵکی پشتیوانیەکی زۆریان داوەتە ئێمە دەستمان بۆ ڕادەوەشێنن ماچمان دەکەن داوای سەرکەوتنمان بۆ دەکەن لە ئامێزمان دەگرن فرمێسک لە چاویاندایە دەڵێن خوددا یارمەتیمان بدات پشتیوانیەکی بێوێنەی خەڵکەکەمان لێکراوە هەرچەندێکە دژایەتیشمان کراوە بەڵام زۆر بەی پشتیوانی کردن بووە. سەرڕای ئەم خۆپێشاندانە ئەردۆغان پشتیوانی بەرچاوی لە ناو وڵاتدا هەیە. لە کاتی ڕێپەیوانەکە لایەنگرانی ئەردۆغان لە ڕێگاوە وەستابوون پشتیوانی خۆیان بە ئاشکرا بۆ ئەو دەردەبڕی. وێ دەچێت ناکۆچی سیاسی لە تورکیا قوڵتر بێت دەگەڵ و خەڵکەشی زیاتر خۆ دەگەێنە ڕێپەیوانەکە کە چاوەڕێ دەکرێت یەکشەممە بگاتە ئیستانبول. ئەوەش لە کاتێکدا دێت کە بەڕێز کلیچدارۆغڵو سێشەممە داوای پێداچوونەوەی لە دادگای ئوروپا کرد سەبارەت بە دەنگدانی مانجی چواری ڕابردوو کە دەسەڵاتێکی بێ ئەندازە دەداتە سەرۆک. ئەو گوتیشی تورکیا بەخێرا وا خەریکە دەبێتە وڵاتێکی یەکپارتیە. تەواوی دامەزراوەکانی وڵات بوونەتە لق و پۆی تاکە پارتێکی سیاسی ئەوەش زیانێکی مەزن لە سیستەمی دموکراتیک و پەرلەمانی وڵات دەدات.